بڕیارە لە 25 نۆی ئەم ساڵ ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. بەڕای دانیشتوانی ناوچە کوردستانەکانی سنووری پارێزگای دیالا ئەگەر ڕیفراندۆم لەو ناوچانە ئەنجام نەدرێت هەنگاوێکی ناتەندروستە. ضمن إقليم كردستان احنا كنا وإقليم كردستان الاستفتاء احنا ويا كردستان. ئێمە لەگەڵ هەرێمی کوردستانین، ئێمە لەگەڵ ڕاپرسین، بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێکی کردداری لە ڕووی واقعەوە نابینین. حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست خزمەتی ناوچەکەمانی نەکردووە. ئێمە تەنها خۆمان بە قەرزاری پێشمەرگە و میحۆری قەرەتە بە حەمرین دەزانین. هەر لە کۆنەوە ئەم ناوچەیە سەر بە کەرکووک و کوردستان بووە. كردستان احنا اصلنا كركوك. احنا نشكر حكومة اقليم كردستان، نشكر القوات الامنية قوات البيشمركة الموجودة بالمنطقة. ئێمە سوپاسی حکوومەتی هەرێم و هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەکەین. ناوچەکانی جەبارە و ناوچەی بەیات و گوندەکانی لە سنووری پارێزگای دیالا هەر لە کۆنەوە سەر بە کەرکووک و کوردستان بووە. تەنانەت تا ئێستا ناسنامەکانمان سەر بە کفری و کەرکووکە. هیوادارین ئەگەر ڕاپرسی بکرێت ناوچەکەی ئێمەش فەرامۆش نەکرێت، چونکە ئێمە خۆمان بە بەشێک لە هەرێمی کوردستان دەزانین. چاودێرێکی سیاسی پێی وایە ڕیفراندۆم پێویستە بۆ سەربەخۆیی بێت و لە هەموو گرنگتر ڕێخستنی نێوماڵی کورد و ئامادەکاری تەواوە کە تا ئێستا هەنگاوەکان جێی خۆشحاڵی نییە. ئێستاوە بۆ ماوەیەکە ڕواکە لەلایەن هەرێمی کوردستانەوە بڕیار لەسەر ڕیفراندۆم دراوە و کە 25 نۆ ڕیفراندۆم بکە، بەڵام لەبەرەوەی وەکو پێویست نەتوانراوە هەنگاوی باش بۆ ڕزامەندیکردنی خەڵکی ئەم ناوچانە جێبەجێ بکرێ، ناکرێ بەم هەنگاوە ساردوسڕانە مادەی ڕیفراندۆم لەم ناوچانە بگرێت، چونکە بە دڵنیاییەوە خەڵک وەکو پێویست نایەتە پێشەوە بۆ سەر سنووڕەکانی دەنگدان دەنگ بۆ یەکلاکنەوەی ئەم ناوچانە بدە. پرسی گەرمکردنی باسی ڕیفراندۆم و کە من پێشمێنێکم پرسی ترشی بەدوایە بێت، هەموو ئەو ئەگەرانن کە پێویستە سەرکردایەتی سیاسی ژیرانە مامەڵی لەگەڵا بکات و لە هەمان کاتشا هەنگاوی دیراسەکراوی بوو بەتایبەت بۆ ناوچەدابڕێنراوەکان کە لە دوای شەڕی داعش دەبێتە پرسێکی گرنگی نێوان هەردوو حکوومەت و دەبێت پلانی تایبەتمەوەی هەبێت. کورد و عەرەب و تورکمان بێجیاوازی نەتەوە و ئاین و مەزهەب لە سایی پێشمەرگە لە سنووری ناوچە کوردستانەکانی سنووری پارێزگای دیالا ژیان بەسەر دەبەن. سربەخۆی و دەوڵەت بوون هیوا و ئاواتی هەموو تاکیکی کووردا، بەڵام کارە نەکردنەوەی پەرلەمان و پەرتەوازی نێوماڵی کورد و نزیکبوونەوە لە وادەی دیاری کراو بۆ ڕیفراندۆم خواستی هیچ تاکیکی کورد نییە. هێزی پێشمەرگەی کوردستان بە خوێنی خۆی توانی بەشێکی زۆری ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ڕزگار بکات. لە ئێستادا دانیشتوانی ئەم ناوچەیە بە کورد و عەرەب و تورکمانەوە پیان وایە ڕیفراندۆم بێت یاخود هەر هەنگاوێک بێت بێ ئەم ناوچەیە هیچ مانایەکی نییە. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان، گوندەکانی سنووری ناحیەی جەبارە.